بۆ پاراستنی خۆمان و ئازیزانمان لە پەتای کۆرۆنا و پەتاوەرزیەکان و دایان و سەدان نەخۆشی کۆئەندامی هەرس و هەناسە دەست شوشتن بە شێوازێکی دروست گرنگترین کارە. پاش هاتنە دەرەوە لە تەوالێت و پێش و پاش نان خواردن و پاش ڕۆشتنە شوێنە گشتیەکانی وەک بازار و قوتابخانە و مزگەوت و شوێنە کۆمەڵایەتەکانی تر و هەروەها پێش و پاش گۆشت چاکردن دەستشوشتن گرنگترین کارە. شێوازی زانستی دەستشوشتنیش بەم شێوەیە: ئەڵقا، موستیلە یاخود سەعات و هەر شتێکی تر دادەکەنین و بەجیا هەڵی دەگرین. پاش ئەوە قۆڵەکانمان هەڵدەکەین بۆی کە تەڕ نەبن. پاش ئەوەی کە قۆڵمان هەڵکرد ئاوەکە دەکەینەوە و دەستمان تەڕ دەکەین. بە بەکارهێنانی سابوونیەکی شل دەستمان سابوونی دەخەینە سەر تا ئەو کاتەی کەف دەکات. پاش ئەوە پشتی هەر دەستێک 3 جار بە دەستەکەی تر تاکو 5 جار دەشۆین و نینۆکی هەر دەستێک بە دەستەکەی تر دەشۆین و پەنجەکان دەشۆین و هەتاوەکو مەچەکمان دەشۆین. پاش ئەوە دەستمان بە ئاو دەشۆینەوە و پاش دەستشوشتن دەستمان ڕناوەشێنین و شێرەکە ناگرینەوە. دەستمان دەگوشین و لە بری بەکارهێنانی خاولی و پەڕۆ کلێنس بەکار دێنین. ئەم کلێنسە بۆ شکردنەوەی ناوچەکانی نێوان پەنجەکان و دەستمان هەتاوەکو مەچەک بەکاردێنین و شێرەکەی پێدەگرینەوە و لە تەنەکە خۆڵی دەنین.